لە دۆستەی تایبەتی گەشتی ئەمڕۆ کە تایبەتە بە مادەی 140 کێشەکانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری لەگەڵ میوانەکەم زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵ ما بەڕێز فەهمی ئەم کاتت باش دەمێکە جێبەجێکردنی مادەی 140 دەستور مشتومڕی لەسرە ڕێککەوتنی سیاسی لەسەر کراوە بەڵام پابەندبوون بەم ڕێککەوتنە لەلایەن عراقەوە بەدی ناکرێت پێتان وایە کاتی نەهاتووە مادەی 140 بەسەر جەمبەندەکانیەوە جێبەجێ بکرێت؟ ئەم کاتتان باش سڵاو بۆ جنابت و بۆ بینەرانی بەڕێز بە بێگومان ینی کاتی ئەوەی تر ئێمە وردەوردا کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە چارەسەر بن و کێشەکانی ئێمە کێشەی زۆرن بەڕاستی ئەگەر وردەوردە ئەم کێشانە چارەسەر من تەراکومە کات و دوجار وای لێ دێت کە هەموو کێشانمان بە هەڵپەسێرایی ئەمینەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕەنگە پرسیاری ڕاست ئەوە بێت ئێمە کام لەو کێشانەمان چارەسەر بوو لەگەڵ حکوومەتی عێراقیە باسی ئەو کێشانە بکەین کە چارەسەر بوو نەک ئەوانی کە چارەسەر نەبوون چونکە ئەوانی کە چارەسەر نەبوو زۆر زیاترن لەوانی کە چارەسەر بوون ینی لە ناویشیان مادەی 140 ینی ئەم مادەیە بە نیسبەت کوردەوە عمقێکی تاریخی هەیە ینی ڕەنگە کێشەی پێشمەرگە کێشەی نەوت و غاز کێشەی بودجە و موچە ئەم کێشانە چارەسەر ببن بەڵام ئەوەی ئەم چارەسەربوونە زۆر بەدڵی ئێمە یان بەدڵی حکوومەتی عێراقیە دوجار ئەمە لەم فەوزاتە ئەکرێ حەل بکرێ بەڵام ئەوەی کە نابێت کورد مساومەی لەسەر بکات مەسەلە مەرکەزیەکەی خۆیەتی ینی کێشەی خاکە ئەگەر کێشەی خاک چارەسەر نەکرێت منم پرسیارە ئەکەم لە سەرکردایەتی سیاسی کورد پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 چی تیا بۆ ئێمە جگە لەوەی کە جەلادێک لەسەر گوندێکی بچووک لە ناوەڕاستی عێراق ئادامەکرێت و کۆتایی بە سوڵتە و نیزامەکەی دێت نە لەسەر ئەنفال بووە نە لەسەر هەڵەبجە بووە نە لەسەر وێرانکردنی 4000 گوندی ئەم وڵاتە بووە لەبەرەوە ئێمە ئەگەر کێشە مەرکەزیەکانمان لە چای ئەم حکوومەتی نوێیە یاخود ئەم حکوومەتی کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دروستە بێ کێشەی خاک و کێشەی کەرکووک و کێشەی خانەقین و شنگال و مەخمور و زومار چارەسەر نەبێت بە بێگومان من پێم وایە ناتوانین بڵین دەستکەوتی گەورەمان لە دوای پرۆسی ئازادی ڕێگریەکانی بەردەم چارەسەر نەبوونی کێشەکان چییە چی ڕێگرە لە بەردەمەوەی و کێشانە چارەسەر بکرێت مادەکان جێبەجێ بکرێن پابەندبوون بە دەستور هەبێت بە بێگومان پەیوەند ئەوەی کە ڕێگرە ئەو عەقڵیەتەیە کە بە درێژایی مێژوو دەوڵەتی بینا کردووە لە عێراقا یعنی عەقڵیەتێکە توانای شەریککردنی یاخود شەراکەتێکی ڕاستەقینی بۆ کورد نییە ینی عەقڵیەتێکە ناتوانێت کورد وەکو هاوبەشێکی ڕاستەقینی خۆی ببینێت ئەم حکوومەتی عێراقیە و ئەم دەسەڵاتە بە بێگومان من بە گیانێکی نەتەوەپەرستی قسە لەسەر ئەم بابەتانە ناکەم ئەو قسانی کە من ئەیکەم حەز هەر کەسێک پێچەوانەکەی سلماند من پێشوەخت دێمە سەر تەلەڤیزیۆن داوای لێبوردنەکەم یعنی ئەم حکوومەتی عێراقیە لە ڕاستیە کارەکانی ئاراستەی هەنگاوەکانی بیرکردنەوەی هەمووی بەو ئاراستەیە ڕوان نەک ناوچەی 140 و کەرکووک ئەو ناوچانە لاوازکە ئەو منتیقەیە کە ئەم چوار پارێزگای کە حکوومەتێکشمان هەیە لێ ئەم ناوچەیەش لاواز بکات یعنی پێی ناکرێت هەولێر و سلێمانی بەغدا و بەسڕە و مووسڵ وەکو هەولێر و سلێمانی دووەک پێش بخا بەڵام ئەتوانێت هەولێر و سلێمانی دووەک دوا بخا وەکو ئەو ناوچانە ینی ئەمینێتەوە سەرەوەی کە ئێمە خۆمان چەندێک ئەتوانین ئەم حەقیقەتانە ببینین تۆزێک دوورکەوینەوە لە ململانەکانی خۆمان ینی ئێستا کە ئێمە لە ئانووساتی قسەکردنین لەسەر ناوچەیەک پێوترێ پەڵکانە خاتون ئێستا کێشە هەیە لە 5 گوندی دەوروبەری خانەقین یعنی هێزەکانی حەشدی شعبی بە سیاری جامڕەش و بە ڕەتڵی سیارە و حیمایە و ئەچنە سەر خەڵکەکەی و پێیانەڵەن ئەم گوندەی ئێوە عەقدەکەی بەناوی ئێمەوەیە دەبێت چۆڵی بکەن و هەتاکو ئەم لە حەزەی کە منش قسە لەگەڵ ئێوەیەکەم هەرچی خێروبێرێکی وەزارەتی زراعی عێراقی هەبێت ئەدرێتە خاوەن عەقدەکان نادرێتە ئەو گوندانی کە لە دەوروبەری خانەقینن و کە گوندی کوردیشن و هەزاران ساڵە کورد لەو گوندانەیە ئەژیت بەڵێ بەڕێز فەهمی حکوومەتی عێراق ناتوانێت کۆنتترۆلی سپا و حەشدی شعبی بکات کە دەستێوەردان لە کاروباری جوتیارانی کورد و هەروەها ڕێگریکردن لە درێنێ بەرهەمەکانیان نەکەن یاوانە لەژێر فەرمانی لایانی دیکەدا هەڵسوکەوت دەکەن بۆ ئەم کێشانە هەر بەردەوامە طبعا حکوومەتی عێراقی بە بێگومان حکوومەتە دەبێ بتوانێت ئەگەر نەتوانێت یعنی سوپاکی بۆ جۆرە ئاراستە بکات کە ئەوێت یاخود حەشدی شعبی وەکو هەیئەتێکی چەکدار ڕێک بخاو تەنزیمی بکات پرسیاری قورسی لەسەر دروستە من پێم وایە بڵێ ئەتوانێت و ئێمە حەقیقەت تەنها کێشەکە ئەمە نییە لە 20 ڕۆژی ڕابردووە خۆتان ئاگادارن
لە منتیقەی زومار ئەندام پەرلەمانێکی عەرەبی چوەتە سەر گوندێکی کورد خەریکە گوندەکە هەمووی چۆڵەکات دواتە کێشەکەی ئێمە لەگەڵ جیهەتێکی دیاریکراوە نییە جەیشی عێراقیە حەشدی شعبیە بە هەموو فەرع و فروعەکانیەوە زۆر جار ئەندام پەرلەمانێکی عەرەبیشە یعنی خۆ ئەمەی کە هەیە پەیوەندی بەو ناهاوسەنگی هێزەوە هەیە کە ئێستا لە عێراقا دروست بووە نەک ئەندام پەرلەمانێک جار وایە سەرۆکی فەرمانگەیەک توانای ئەوەی هەیە بڕیارێکی زۆر جدی کە لە بەغاو دێ لە بەرژەوەندی کورد ڕای بگرێت و بیشارەتەوە دیزە بە دەرخۆنەی بکە ئەنی ئەم بارودۆخەی کە لەو ناوچانە هەیە بەڕاستی بارودۆخێکە هی ئەوەیە یعنی ئەهێنێت سەرکردایەتی سیاسی کورد لەسەری یعنی یەکدەنگ بێت و ئیتر وردەوردە کێشەکانی ناوخۆی خۆشمان چارەسەر بکەین بۆ ڕۆژی تر توانای وەڵامدانەوەی ڕووداوەکانی مێژومان نامینێت بۆ لەبەرەوەی کێشەکانت وردەوردەوە ئالۆزتر ئەبێت یعنی ئەمانە ئێساکە ئێمە تەرکیزمان لەسەر ئەرزی زراعیە ئێخۆکا کە لە ناو شارەکانیشی ئێمە کێشەمانێ باشم لە جنابتە پرسم شنگال ئاوەدان کراوەتەوە لە جنابتە پرسم دەوروبەری شنگال ئاوەدانە بارودۆخی مەخموود چۆنە دبست حاڵی خەڵکەکەی چۆنە بۆیە من پێم وایە هەموو ئەو ناوچانە کە لە 150 خاکی کوردستانە کەم گۆشەی هەیە بەڕێز فەهمی ئاماژەت بە کۆمەڵە کێشەکرد لە شنگال لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری لە 2017 بەدواوە بە پێوە مارانی کە هەیە زیاتر لە 100,000 عەرەبی هاوردە هێنراونەتە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی شنگالیش با بوەستێت بەڵام ئایا ئەمە مەترسیەکانی سەر گۆڕینی دموگرافیای کەرکووک زیاتر ناکاسەر ڕایە و لیژنانێک کە پێکێنراوە شاندانێک کە دێن و دەچن لە پەرلەمانەوە مشت و مڕی لەسەرا پێتان وایە ئەمە بێت بە زووترین کات چارەسەر بکرێت هەر هەوڵێک بدرێت بۆ زیادکردنی یەک ئینسانێک کە لە دەرەوەی ئەو جوگرافیایە بێ پێوترێ کەرکووک ئەمە پێچەوانەی بنەماکانی مادی 140 یەکێک لە بنەماکانی مادی 140 ئەوەیە کە نابێت هیچ هۆکارێکە بێت دیموگرافیا بگۆڕێت بۆ لەبەرەوەی دوجار دەبێت خەڵکی ئەوێ قەرار لە چارەنووسی خۆیان بدەن بە بێگومان هەموو هەوڵەکان بۆ ئاراستەیە کە دیموگرافیا لەو منتیقانە بگۆڕێت و من لێشتی ناشارمەوە بەڕاستی گۆڕانکاری گەورە ڕووی داوە بەڕاستی یعنی هەژمونی عەرەبی لەو ناوچانەیە زۆر بووە هەژمونی شیعەگەراژ لەو ناوچانە زۆر بووە و نەک تەنها سوننەکان یعنی لە دوو ڕۆژی ڕابردووە دەیان وەفدی عەرەبی عەشایر لە ناوڕاست و خواروی عێراقەوە هاتوونەتە گوندی پەڵکانە دیان سەر لە خێمەکەیانە دەن باش خۆ پەڵکانە لە پردێەوە چارەگێک و لە هەولێرەوە 20 خولەک نیو سەعات دوورە یعنی چۆن ئەبێت ئەمە ئێمە وەکو عمقی تاریخی و عمقی استراتیژی خۆمان تەعاملی لەگەڵان نەکەین بۆیە هەوڵەکانیان بەڕاستی وازحە پێویستی بە ڕوونکردنەوە و بیرکردنەوەی زۆرنی ئەوەی کە ڕوئەدا لەو ناوچانە هەمووی بە ئاراستەی شێواندنی بڵین دیموگرافی منتیقەکە و فەرزکردنی ئەمرێکی واقعە وم پێشمە ئەم واقعە ئێستا فەرز کراوە یعنی دەبێت ئەمە چۆن هەوڵدەین بیگۆڕین بەڵێ بەڕێز فەهمی با لە کۆتایشتا بپرسم ئەم گۆڕینی دموگرافیا و هێنانی عەرەبی هاوردە بۆ ناوچانە کاریگەری لەسەر سەرژمێری گشتی عێراق دەبێت کە بڕیارە لە ماوەیەکانی داهاتوودا ئەنجام بدرێت ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی باڵا دروست کراوە من خۆم ئەندامی لیژنەکەم و لە دوو ڕۆژی ڕابردووە وەزارەتی پلاندانان هەم جەنابی وەزیر و هەم جەنابی سەرۆکی دەستەی ئامار دانیشتنێکیان لەگەڵ منە هەبوو و ئەم دانیشتە پرێزنتێشنێکیان پێشکەش کردم لەسەر ئامار و ئێمە کۆمەڵێک ملاحەزەمانە بوو زۆر ڕوونکردنەوەی باشیان پێداین بە حەقیقەت ئەگەر بەدیقەت تەعامل نەکەین لەگەڵ ئیحسای بڕیار لێدراو کە لە مانگی 11 ئەم ساڵە ئەکرێت مەترسی هەیە لەسەر ئەو ناوچانە بەڵام هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە کە بتوانین کەمترین لەو گرفتانی کە هەوڵ ئەدرێت دروست بکرێت زۆر کەمیان بکەینەوە بەڕادەیە کە نەبێتەوە هۆکارێک بۆ گۆڕینی دیموگرافیا ئەگەر بە وردیەوە تەعامل نەکەین من پێم وایە بەڵێ هەمان ئەو غەڵەتانی کە یان ئەو غەدرانی کە لە ئیحسای ساڵی 57 بەرامبەر کورد کرا دوور نییە لەم جارش بەرامبەرمان لەو ناوچانە نەکرێتەوە بەڵێ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس